لە نێوەندی هەڵکشانی گرژیەکانی نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە بوجە و موچەی فەرمانبەران ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵی نێوەندگیری دەدات بەمەش کێشەی موچە و نەوت لە نێوان هەرێم و بەغدا لە کێشەیەکی ناوخۆییەوە دەبێتە نێودەوڵەتی. دوای بەڕێکردنی ساڵێک پڕ لە ناکۆکی دارایی لە نێوان بەغداد و هەولێر، پێشبینی ناکرێت ئەم ساڵیش لە سایی وابەستەی هەولێر بە نەگەڕانەوەی داهاتی نەوت و ناوخۆ و خاڵە سنووریەکان و هەژماری مندا بە ئاسانی ئەو قەیرانە بەلایەکدا بکەوێت. لە بەرامبەردا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ڕێی وتەبێژەکەیەوە ڕایگەیاند هەرێم لە حاڵێکدا ئامادەیە داهاتە ناوخۆییەکان ڕادەستی بەغدا بکات کە هەموو شایستە داراییەکان لە بەغدادەوە بنێردرێت، نەک تەنیا موچە، هەروەکو ئامادەیە نەوتەکەی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بفرۆشێت. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ نوێنەران و کونسوڵی وڵاتان لە هەولێر، وتەبێژە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم حکوومەتی عێراق بەکردنەبەری سیاسەتی برسیکردن بەرامبەر بەگەلی کوردستان تۆمەتبار کرد. لەو بارەیەوە لە سەراستی نێودەوڵەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا قسەی لەبارەی کێشەکەەوە کردو. لەو چوارچێوەیەدا ماتیۆ میلەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد کە وڵاتەکەی لە پەیوەندی بەردەوامدایە لەگەڵ هەردوو حکوومەتی بەغداد و هەرێم بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی هەمیشەیی سەبارەت بە بودجە کە بە گوێرەی وتەکانی دەبێتە هۆی ئاسانکاری لە بەردەوامی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان. وەتیشی لەم هەفتەیەدا بینیمان کە عێراق سەرقاڵی ئەموارکردنەوەی پرۆژەی ئاسای بودجەیە و بەو هیواین پەلە لە کارەکانی بکرێت. هەموو وتانەی میلەر لە گۆڕەپانی عێراقیدا کاردانەوەی توندی بەدوای خۆیدا هێنا و بەدەسوەردان لە کاروباری ناوخۆی عێراقیان لە قەڵەمدا. بەو هۆیەوە لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە سەرزاری موعین کازمی ئەندامی لیژنەکەوە لێدوانەکانی وتەبێژی دەرەوەی ئەمریکای بەدەسوەردانێکی ئاشکرا لە کاروباری ناوخۆی عێراق وەسف کرد و ڕەتی کردەوە. کازمی جەختی کردەوە کە پرسی دەنگدان لەسەر یاسای بودجایان هەموارکردنەوە یاساکان کارێکی ناوخۆییە و تەنها پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەران و هێزە سیاسیەکانی عێراقەوە هەیە. ئەم دۆخە ئاڵۆزانیشان دەدات کە کێشەی بودجە و نەوت لە نێوان هەولێر و بەغدا تەنها لە قاڵبی کێشەیەکی دارایی نەماوەتەوە، بەڵکو ڕەندێکی سیاسی و نێودەوڵەتیشی وەرگرتووە. قوڵبوونەوەی قەیرانی موچە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو هیچ ئاسۆیەکی ڕوونی لێ دیار نییە و تا ئێستا نازانرێت لە یەکەم مانگی ئەم ساڵەوە بە چی میکانیزمێک دابەشکردنی موچە دەست پێ دەکاتەوە.